وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مرۆڤ هەر وەکو جەستە و لاشەیە، ناخ و دەرونیشە. ناخیش خۆشەویستی دەوێ. جەستە چۆن پێویستی بە خۆراکە؟ ئەها جەستەی ئێمە برسی دەبێ تا مەزرۆی خواردنێکی خۆشە، ئاوێکی زوڵاڵ و پاکە. ئەگەر هاوین بێ و گەرمات بێ و تینوێتی زۆرت بۆ بێنێ، زۆر عەوداڵی پەرداخێک ئاوی ساردی پاکی. ئەگە برسیت بێ نەک خواردنەکە، بۆنی خواردنەکەش چێژت پێدەبەخشێ. بە هەمان شێوە مرۆڤ دەرونیشی هەیە، ناخیشی هەیە. چۆن ئەم جەستەیە خواردنەکەی پێویستە، ناخیش پێویستی بە خۆشەویستیە. ئەم خۆشەویستیە مرۆڤ تێر دەکا. بۆیە چەند جوانە کە دایک و باوکێک لەگەڵ ئەوەدا خواردنی خۆش پێشکەش بە مناڵەکانیان دەکەن، بەڕووی خۆش و بە خۆشەویستی دەربڕینی شەوە ناخیشیان تێر دەکەن. چەند جوانە پیاوێک وەکو بە عەلاگەی دەستی پڕ و عەلاگەی پڕەوە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە، ئەلحەمدوللا سفرەکە دەڕازێنێتەوە، مەتبەخەکە بۆنی گەرمی خۆشی لێدێ و خانومانی ماڵ، خاتوونی ماڵ خواردنێکی خۆش ئامادە دەکا. ناخی خاتوونی ماڵ و هاوسەر و هاوژینەکەشی تێر دەکا بە خۆشەویستی دەربڕین، بە زەردەخەنە، بە ئامێز، بە ڕێزگرتن. ژنێکیش بۆ هاوسەرەکەی بە هەمان شێوە. دایک و باوکێکی بە تەمەن کە دەکەونە لای کوڕکچەکانیان، وەکو ئەوەی پێویستیان بە خواردنە، پێویستیان بە جێگای گەرم و خۆشە، پێویستیان بە جلوبەرگی پاک و خاوێن و پاک و خاوێنکردنەوەیە، لەوەش زیاتر پێویستیان بەوەیە ناخیان تێرکەی بە خۆشەویستی بۆ دەربڕین، بە قوربان بوون، بە بەڵێ دایەگیان، بە بەڵێ باوەگیان، بەوەی کەوا بە خۆشەویستیەوە کارەکانیان بۆ جێبەجێکەی، بە خۆشەویستیەوە خزمەتیانکەی، بە چاوی پڕ لە خۆشەویستی و میهر و حورمەتەوە تەماشایانکەی. تۆنی دەنگت، نەرمونیانی و خۆشەویستی لێببارێ لە کاتی قسەکردن لەگەڵیاندا. پێویستیان بەوەش هەیە. بەڵام اینجا چۆن جەستەش بریندار دەبێ؟ چۆن جەستە بریندار دەبێ؟ خوێنی لەبەر دەڕوا و ئازاری هەیە، ناخ و دەرونیش ئاوا بریندار دەبێ و ئازاری بە ئێشی هەیە. بەڵام برینی جەستە چاک دەبێتەوە، بەڵام برینی دەرون و ناخ چاک نابێتەوە. وتراوە شوێنی تیر و شیر چاک دەبێتەوە، شوێنی برینی قسەی خراپ چاک نابێتەوە. شوێنی برینی قسەی خراپ و بریندارکەر چاک نابێتەوە، حەل لە دڵتا دەمێنێ. بۆیە یادی خۆم و ئێوەی دەخەمەوە لە زنجیرە باسی یادخستنەوەی ئەم ساڵدا، با دڵی کەس نەشکێنین، با دڵی خەڵکی نەشکێنین. بە تایبەتی ئاگادار بین، پەروەردگار کاتێک کە دیقەت دەدەی یاساکانی سەر زەوی، بەڕێزان با ئەمە بە سەریاتیان نەپەڕین، یاساکانی سەر زەوی تەنها یاسایان داناوە، قانونی عقوبات هەیە بۆ ئەو ئازاردانانەی کەوا مرۆڤ بەرامبەرەکەی ئازار دەدا، جەستەی بریندار دەکا، مرۆڤێک دەکوژێ، دادوەر دەیگرێ. ئەگە برینداری بێ، قەرەبووی مادی بۆ وەردەگرێتەوە. تاوانکار، بریندارکار ماوەیەک زیندانی دەکا و دواتر بە قەرەبووی مادی دەیەوێ قەرەبوو بۆ ئەو کەسەی جەستەی بریندار بۆ بکاتەوە. و ئەگەر کەسێکی کوشت بێت، تاوانکاریان سزای لە سێدارەدان دەدرێت بە پێی مادەکان، بە پێی تاوانەکەی، بە پێی خوا ئامادەکردن و پێشینی تاوانەکە، یان سزای لەسەر هەتاهەتایی، یاخود داوا دەکرێت ئەگەر کەسوکاری کوژرا و لێبوردنیان بەرامبەری نواند و لێی بوران و چوونە بەردەمی دادوەر و ئەو کەسانی خوێنگر و خوێنسێنی وتیان ئێمە لێی دەبورین لە پێناوی خوادا، ئەو کاتە خوێنبایی دەدا، واتە بڕێک بە پارەیەکی زۆر
کە لە خزم و کەسوکار ئەگەر قەتڵەکە عەمدی نەبوو بێ، ئەگەر عەمدی بوو بێت لە ماڵ و سەرۆت و سامانی خۆی هەمووی لە دەستیاندرێ دەخرێتە سەرساجی عەلی بە کوردی دەڵێن، دەدرێت بە کەسوکاری کوژراوەکە. ئەمە دادگا بۆ بابەتە جەستەییەکان هەموو شتێک دەیەها بند و یاسای داناوە بۆ تۆڵەکردنەوە بۆ قیساس لە کەسی تاوانکار. بەڵام یاسایەک نییە لە سەرتاسەری زەویدا کە بۆ دڵبریندارکەر سزای دانابێ، ئیلا مەگە لە ئیسلامدا بۆ کەسێک کە بوختانی کردبێ سزای داناوە، 80 دار لە پشتی دەدرێ لە ئەنجامی ئەو قسەی کە دڵی کەسێکی پێشکاندەوە. ئەوش بەس لە ئیسلامدا هەیە. لە قانونەکانی ترا دەڵێ کەسێتە شیری کردو کۆمنتی لەسەر نووسیوە یان 2 ڕۆژ سجنە یان غەرامەیەکی مادیە کە هیچ ئازارێکی ئەوتوینە و کەسەکان بە مافی خۆیان ناگەن. بۆیە خی پەروەردگار لە قیامەتە تۆڵە لەو کەسانە دەستێنێ کە لە دنیادا دڵی خەڵکیان شکاندووە، نوێژیان کردووە بۆ خۆیان، ڕۆژویان کردووە، حەجیان کردووە، خێر و خێرات و زەکاتیان داوە، پەروەردگار هەمووی دەخاتە تای تەرازووی ئەو کەسانەوە وەقەد شەتەمە هذا وەقەذەفە هذا، چەندت جینێەوە بە خەڵکوت، چەندت کۆمنت لەسەر خەڵک نووسی، چەنە بوختانت بۆ خەڵک کرد، چەنە بوختیانی خەڵک کرد بۆ فڵان کەس گواستەوانە و شێرت کرد و بڵاوت کردەوە. ئەوە نوێژەکەی ڕۆژوەکەی سەدەقەکەی خێرەکەی حەج و عومرەکەی بخەنە تای تەرازووی ئەوەوە وەختی ئەزانن ئەلموفلیس، ئەمە مفلیسی قیامەتە. بۆیە لە ئیسلامی ئێمەدا لە قیامەتە تۆڵە لەو کەسانە دەکرێتەوە کە دڵشکێنن، کە تۆ ناکرێت هەر کەسە قسەیەکی تاڵی بەرامبەر کردی بڕۆی دادوەر بگری و مەحامی بگری و دوای حاکم جوابن نەداتەوە و کابرا بڵێ وامنەوە تۆ خۆت شاهیدم لەسەر نییە، بێ ئەمە ناکرێت. ئەمە دادگای قیامەت هەیە، بۆیە زەرورە قیامەت هەبێ. هەموو ئەوانەی بڕوایان بە قیامەت نییە، بڕوایان بەس بەم ژیانی سەرزەویە هەیە، وەڵڵاهی گاڵتە بە مرۆڤ دەکەن، گاڵتە بە مافی مرۆڤ دەکەن، گاڵتە بە ڕوحی مرۆڤ دەکەن کەوا دەزانن دنیا هەر دەبێ ئێستا بێ و هەر ئەم دادگایی دنیا بێ و دادگای شتری قیامەت لە گۆڕێنە بێ بە هەڵە لە دین و لە ژین حاڵی بوون. باڵە بۆیە لە باسی دڵشکاندنا دەڵێن با ئاگامان لەم دڵشکاندنانە بێ دڵی ئەمانە بەتایبەت نەشکێنین. یەک، دڵی کوڕکچێک مەشکێنن کە دەیانەوێت بە دڵی خۆیان شوو بکەن و هاوسەگیری بکەن. کاکە ڕێنمایی بکە، فێری حیا و حورمەتی بکە کچەکەت، وەرە ئەمانە لە جیاتی مەنعی کەی بە دڵی خۆی شوو بکە، تۆ جارێ ئەمانەی بۆ بکە. ڕێنمایی بکە، باوک، دایک، خوشکی گەورە، برای گەورە ئامۆژگاری بکەن، ڕێنمایی بکەن لەگەڵ چێدا هاوسەگیری پەشیمانی لە دوانیە. هەروەها فێری حیا و حورمەتی بکە، فێری ئەدەبی بکە، با حیلکە حیلک نەکا بەدەمی هەموو کوڕێکەوە و بڕوا بە هەموو کەسێک نەکا کە دوو قسەی هەنگوینی بۆ دەکا، نەوەک لە ناو ئەم هەنگوینەدا ژەهر دانرابێ. ئەمجا مەترسە تۆ ئەوە بە خێوی کە کچەکەت لە ماڵەوە، مەترسە ئەگەر کەسێکی هەڵبژار خراپ هەڵنابژێرێ. فێری دوو شتی بکە، ئەی دایک و باوک، ئەی دایک و باوک، کچەکەت فێری دووشت بکە و خەمن نەبێ ئەوەی هەڵی دەبژێرە کەسێکی باشە. یەکەمیان تەمشی عەلە استیحیا، بڵێ ڕۆڵەژیان لە کاتی ڕۆیشتنە بە حورمەتەوە بە ڕێگادا بڕۆ. دووەمیان لە قسەکردنە عەلە استیحیاء قالت، وەکو لە کچەکەی پیاوە ساڵحەکەی مەدیەنە هاتۆ کە موسای هەڵبژار بە هاوسەری ژیانی خۆی و بەختەوەری دنیا و قیامەت بوو، بڵێ لە قسەکردنە ڕۆڵە ئەدەبت لێ ببارێ، حیلکە حیلک و پێکەنین و زەردەخەنە و بەدەو هەموو کەسەوە قسەکردن دڵنەخۆشێک وا دەزانێت حەزی لێ دەکەی، دوای ئابڕوت دەبە. ئیتر با بە پێی پێویست و زەروری بڕواتە دەرەوە. ئەو دوو کچە بە حیا و حورمەتە باوکی فێری ئەو دوو شتەی کردبوون، تەمشی عەلە استیحیا ڕۆیشتنت بە حورمەتەوە، عەلە استیحیاء قالت بە حورمەتەوە قسەکردن. ئیتر دەڕۆیشتن لە دەرەوە کە سابەتیان دەکرد، چونکە پێویست وا بوو برایەکیان نەبوو، هەروەها باوکیشیان شەیخون کەبیر بوو، پەککەوتەی ناو جێگا بوو لەبەر بە تەمەنی و پیری، کاری دەرەوەیان دەکرد. مەڕداری زۆر قورسە، شوانی زۆر قورسە، بەرپرسیارەتێکی گەورەیە، تێکەڵاو بە پیاوانیش دەبوون، بەڵام کەس نەیتوانی پڕ بە چاو سەیریان کات، چونکە خاوەنی ئەدەب و حورمەت بوون. یەکیان کە موسای گەنج و لاوی بە ئەدەب و بە حورمەتی بینی، وتی باوکە ئەمە حەق وایە بیکەین بە شوانی ماڵمان، واتە بە ناڕاستەوە خۆ داوای لە باوکی کرد، حەیفە ئەم کوڕەمان لەدەست چێ و دڵم پێوەیەتی قەویون ئەمین، چونکە چاوم لە دوو سیفەتیەتی، زۆر بەهێزە، کار و کەسابەتی پێ دەکرێت، ماڵ و منداڵی پێ بەخێو دەکرێت لە داهاتوودا، زۆریش چاوپاکە، زۆر ئەمینە، هەر سەیریشی نەکردین، چاوەڕێی سوپاسی لێ نەکردین، لێمان دوور کەوتەوە پشتی تێکردین، کارەکەی خۆی لە پێناوی خوادا جێبەجێ کرد.
باوکیش کار ئاسانی بۆ کرد و کچەکەی بە حرمەتەوە بەشودا و بەختەوەری دنیا و قیامەت بوو. بەڵام ئەگەر ڕۆیشتن و قسەکردنی هەرزانە بوو، دوور بوو لە حەیا و شەرم، معجیبی جەستە و لاشەی کوڕێک دەبێ و ناگاتە زەواج کە لێک جیا دەبنەوە یان دەگاتە زەواج و بە تەلاق کۆتایی پێدێ. دووەم، دڵی منداڵەکەت مەشکێنە بە ئەلف لە باوەژ نەگرتن، ماج نەکردن، ناسپێنەدان. عەبدوڵڵای کوڕی شەداد لە باوکیەوە دەژێڕێتەوە، دەڵێ نوێژی نیوەڕۆ بوو یان نوێژی عەسر بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم سەری لە سوژدە بەرز نەکردەوە، زۆر مایەوە لە سوزدەدا کە نابێ ئیمام زیاتر لە 3 جار کە دەڵێ سوبحان ڕەبی الئەعلا لە سوزدە زیاتر بمێنێتەوە، ناوێ بیکا بە 4 و 5. دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوە چێ بەقەدەر 20 جار کە بڵێ سوبحان ڕەبی الئەعلا لە سوزدە مابێتەوە. سەحابەکان بەلایەنەوە سەیر بوو، دواتر سەری بەرز کردەوە دوای ماوەیەکی زۆر و دوای سەلامی نوێژ عەرزیان کرد، قسەیان کرد، وتیان قوربان حەدەثە ئەمڕۆن ئەم یوحا ئیلەیک، ڕووداوێک ڕوویدا ئازارێکت توش بوو، وەڵڵا مەترسیمان هەبوو وتمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سوزدەیە ڕوحی پاکی دەرنەچوو بێ و مردبێ، یان وەحید بۆ هات، جوبریل لە ناو سوژدەکە هات بۆ لات وەحی خوای بۆ هێنای، قورئانی بۆ هێنای. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نا وەڵڵا هیچیان نەبوو، نە ئازارم هەبوو لەبەر ئازار سەر بەرز نەکەمەوە، نە وەحیشم بۆ هات، بەڵام بۆتان ڕوون دەکەمەوە ئینە ئیبنی ئیرتەحەلەنی، کوڕەکەم دیارە حەسەن یان حوسێن بووە، کە دەڵێ کوڕەکەم واتە نەوەکەم، منداڵی کچەکەت وەکو منداڵی خۆت وایە، منداڵی کوڕەکەت وەکو منداڵی خۆت وایە، دەبێ ئەو نازەی پێ بدەی. فەرمی کوڕەکەم کە حوسێنە یان حەسەنە ئیرتەحەلەنی هاتووە سەر ملم، هاتووە سەر ملم و قاچی ئاوا لێ دەکرد تەشبیه بە پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه وسلم لە مەقامی پایەبەرزی ئەو، وەکو چۆن کەسێک دەچێتە سەر شتێک، دەچێتە سەر حەیوانێک ئاژەڵێک دەیەوێت لێ خوڕێ ئاوا، فەکەریهت ئەن ئوعەجیلەه، بەڵام وەڵڵاهی ئەوە نەک خۆشحاڵ بوو کە هاتووە سەر ملم و قاچی ئاوا لێ دەکرد موسقژ و سەری و بجامانەکەی گرتبوو، مێزەرەکەی گرتبووم، زۆر کەیف ساز و زۆر دڵخۆش بوو. باوەڕتان هەبێ ئەی سەحابانی ئازیز کە ئێوەشم عەزێتدا و زۆر لە سوژدەدامانەوە و تووشی دڵ ناڕەحەتی بوون، وەڵڵاهی دڵم نەهات پەلەی لێ بکەم حتا یەقضی حاجەتەه، تا بۆ خۆی وەڕز بوو، کەیف و سازی خۆی جێبەجێ کرد و لەسەر ملم لا چوون لەبەر خاتری ئەو منداڵە ملم لا سرم بەرز نەکردەوە. لە موسنەد ئیمام ئەحمەدا فەرموودەکە هاتووە چاو لێ ئەو منداڵە قەت لە بیری ناچێتەوە. منداڵ پێویستی بە ناسپێدانە لە حەدی خۆیدا، پێویستی لە باوەشگرتنە، پێویستی بە ئامێزگرتنە، بە جیاوازیان لە بەینامەکە. بەخوار کەسێ دوو کوڕی هەبێت، دوو کچی هەبێت، کوڕ و کچێکی هەبێت، چەند منداڵێکی لە ماڵەوە هەبێ، یەکیانی فەزڵدا بەسەر ئەوەی تریاندا، ئەوەی تریان دڵی دەشکێ، دڵشکانێک هەرگیز چا نابێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بینی کابرایەک کوڕەکەی هاتە سەر باوەشی، هات بۆ لای لەسەر ڕانی خۆی دانا و سەری ماچ کرد و لە باوەشی گرت، کچەکەیشی هات بۆ لای خواویستی وەکو براکەی ئەویش بچێتە سەر ڕانی باوکی و باوکی ماچیکە، کەچی باوکەکە بە سیفەتی سەردەمی جاهیلی دەستی بە کچەکەیەوە ناو پاڵێکی پێوە ناو نەیهێش لە خۆی دوورخستەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری ڕەحمەت و دادپەروەری زۆر بەمە ناڕەحەت بوو، فەرمووی هەلا عەدەلتە بەینەهوما، ئەوە بۆ دادپەروەر نەبووی لە بەینیاندا. خواوە جیاوازیان چییە؟ هەردووشیان یاری خوان، بۆ دادپەروەر نەبووی لە نێوانیاندا. جیم لە پێبەخشیندا تکایە دڵی منداڵەکان دمەشکێنە، ئەی بەخشی بە ئەمیان ئەبێ بیشی دەی بەویان، بەخوا نوقڵێکت دا بۆ دەوێت نوقڵێک بدەی بۆ، چکلێتێکت دا بۆ چکلێتێک بدەی بۆ، پێڵاوێکی تازەت بۆ ئەمیان کڕی بۆ ئەویشیان بکڕی، مناو زۆر بەهەستە، تۆ دەیدەی بە ئەموو نایدەی بە و دڵی دەشکێ. بەخوا لە گەورەی شاوایە کابرا دوو کوڕی هەیە، سێ کوڕی هەیە، سێ کچی هەیە، چەند کوڕ و کچی هەیە، خانوو دەدا بە و زەوی دەدا بە و سارە بۆ ئەو دەکڕێ، ناوماڵ بۆ ئەو دابین دەکا، ئەمەی تریشانەیە بۆ خۆی زەقەی چاوی بێ، دەڵێت جابا بۆ خۆی کاسبی بکە، گەورەیە گەورەش بێ، ئەم عەدالەتە پەروەردگار دایناوە، خۆماڵی تۆ نییە، زۆر کارێکی خراپە. نوعمانی کوڕی بەشیر دەفەرمێ کاتێک کە باوکم ویستی مڵکێکم بەناوەوەکە، باخچەیەکم پێشکەشکە، مڵکێکم بداتێ، دایکم وتی وەڵڵا تا پرس بە پێغەمبەر نەکەی صلی الله علیه وسلم نابێ کاری وا بکەی. دەفەرمێ باوکم منی برد بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتی قوربان دەمەوێ مڵکێک بدەم بەم کوڕم، جەنابیش شاهید بە و ئاگادار بە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی منداڵی ترت هەیە بێجگە لەم کوڕەت؟ وتی بەڵێ چەند منداڵی ترم هەیە.
فەرمووی هەر یەکێک لە ئەوانە مثل هذا پارچەیەک زەوی باخێکی هاو شێوەی ئەمە داوەتێ هاو شێوە مثل أعطيت السائر ولدك مثل هذا ڕێک وەکو ئەمە چونکە هەیە دەڵێ وەڵا زەویەک بای 20 دەفتەر دۆلارە دەیدەم بەم کوڕە زەویە 6 بای دەفتەرێ دۆلارە دەی لەو شیوەدا دەیدەم بەو کوڕە ئێوە وەڵا بەشی هەردووکیانم داوە وەڵڵاهی برا ڕاز ناکەی لەگەڵ ڕێزمدا بۆ مودایک واچێک ئەوە بەشدان نییە میثلە دەبێت ڕێک بە قەدەر یەک بن بە ئەندازەی یەک بە نرخ بن بە ئەندازە یەک بەهایان هەبێ ئەو چەند دەفتەر دۆلاری کریژ ئەوەندە دەفتەر دۆلارە بکە وتی ناوەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام بەخوامانم زۆر خۆش دەوێت هەر زۆر لەبەر دڵمایە و زۆر گوێڕایەڵە و حەز دەکەم بیدەم بە ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئینی لا ئەشهد علی جەورین تخوا من لەو باسە دوورخەوە من نابمە شاهید لەسەر ستەم هەر کارێک ستەم بێ و دادپەروەری تێدا نەبێ و زوڵم بێ لە یەکێک بەخوا من شتی وا ناکەم و خۆم لەو بابەتانە دەپارێزم منداڵ کە بەوانە دڵیشکا لە مناڵیە لە ئامێزن نەگرت لەگەڵ کوڕکچا فەرقی جیاوازیت کرد بەخشید بە برا و خوشکەکەی و بە ئەمن نەدا کە دڵیشکا گەورەش دەبێ هاوسەر و منداڵیشی دەبێ هەر پێوەی دیارە کەسایەتێکی لاواز و کوزۆڵی دەبێ ترسنۆک دەبێ دڵڕەق دەبێ بێڕەحم دەبێ متمانەی بە کەس نابێ ئەوە هەموو سەرنجامەکەی هیدایک و باوکە کە لە منداڵیدا دڵیان شکان سێیەم ژن و مێر دڵی یەکتر مەشکێنن بە ئەلف بێڕێزی تەماشاکردن بەخوا کاتێک کە پیاوێک بە بێڕێزی سەیری ژنەکەی دەکا ئەو ژنە دڵی دەشکێ شوشێ و دڵی شکا کاتێک کە ژنێک بە بێڕێزیەوە ناوی مێردەکەی دێنێ و بە بێحورمەتی لە لای کەس و کاری لە لای میوان باسی دەکا دڵی دەشکێ دڵ کە شکات چا نابێتەوە با کە هاتەوە و دەرگای لێ نەکەیتەوە و پشتی تێ بکەی مێردێک دێتەوە لە دەرەوە بە ساردیەکەوە ژنەکەی دەرگایەک دەکاتەوە بەرەو ڕووی پێ ناکەنە بەرەو ڕووی ناوەستێ یەکسەر پشتی تێ دەکا و دەڕوا دەڵێ سەلام عەلەیک ژنەکە خاتوونی ماڵ هاوسەرم عەلەیکە سەلام بەبن لێوێکەوە لە ژێر لێەوە سوڵامی سڵاوەکەی دەداتەوە بە ساردی ئەو هاوسەرت خوشکی بەڕێزم یادت دەخەمەوە زۆر بە دڵخۆشی و ئومێدەوە بۆ لای تۆ گەڕاوەتەوە چاوەڕێی زەردەخەنەیە چاوەڕێی تەوقەیە چاوەڕێی ئامێزە چاوەڕێی بەخێرهاتنەوەیەکی گەرمە کە نەیبینی کە ژنەکەی ئەمانەی بۆ نەکرد دڵی دەشتێ هەموو ڕۆژێ ئەمە بۆ یەکتر بکەن یعنی هەموو ڕۆژێ مێردەکەت کە هاتەوە خوشکی بەڕێزم لەم دەرگاوە بە زەردەخەنەوە دەرگای لێ بکەوە تەوقەیەکی گەرمی لەگەڵا بکە ئامێزی بۆ بکەوە زۆر بە سۆز و بە حرمەت و بەڕێزەوە بە خێراتنەوەی بکە هەموو ڕۆژێ ئەمە دووبارە بکەوە دڵنیابە دوای 30 ساڵ هاوسەگیریش و ئازانی تازە بۆ کوزاوان هەر کات هاوسەر ئەمەی پێ نەدرا دڵیشکا ئەگە زۆر بە ئیمان نەبێ زۆر ڕەوش بەرز نەبێ تووشی خیانەتی هاوسەری دەبێ چونکە بەدوی خۆشەویستیدا دەگەڕێ تینوویەتی لەسەر سفرەکە تێر کراوە بەڵام ناخی بەتاڵە لە دەرەوەی ماڵ بە حرامی بەدویدا دەگەڕێ چونکە تینووی سۆزە ئاوی پاکی دەست نەکەوت بە بۆگەنا و خۆی تێراو دەکا جیم کە ژنەکەت سفرەی ڕازاندەوە منداڵی بەڕێ کرد بۆ مەکتەب میوانی بەڕێزەوە بەڕێ کرد ئەی پیاوی بەڕێز دەستخۆشی لێ بکە دڵی مەشکێنە چونکە تۆ هەر نانەکە دەخۆی و دەڕۆی هەر ناڵی خوالی بە زیاد کا ژنەکە یاخوا دەستت خۆش بێ بەڕاستی ماندوو بووی ئەم میوانانت بەڕێ کرد سەری منت بەرز کردەوە خودای گەورە پاداش داتەوە هەمووی بکا بە عیبادەت ئەوە بیان بڵێ واجبی خۆیەتی پێویست ناکە نەخێت ئەوە ئەو ژنە دڵی دەشکێ خوشکانی بەڕێزیش مێردەکەت هەر شتێکی هێنایەوە ماڵەوە بە حورمەتەوە لێ وەرگرە بە دڵیشن نەبوو مەڵێت تخوا ئەوە شتە تۆ کڕیوتە تخوا ئەوە کەس دەیخوا نەوا لێ وەرگرە کە هەرگیز لە ماڵی باوکیشت ئەو شتە ئەجوانە نەبینیوە بۆیە بەڕێزان بابەتی دڵشکاندن بابەتێکی گرنگە ئێمە گەر لە ماڵەوە فێری ڕێزگرتنی یەک بووین دڵی دایک و باوکمان نەشکاند دڵی منداڵەکانمان نەشکاند دڵی هاوسەرەکانمان نەشکاند پێویستی خوای پەروەردگار ئاگادار بین دڵی ژن بە تایبەتی وەکو شوشەوایە ریفقن بیلقەواریر شوشە کەشکا یەک ناگرێتەوە مەهێڵا دڵەکەی بشکێ بڕواتان هەبێ ئەو کاتە لە دەرەوەی ماڵ ڕێزی خاوەن پێداویستی تایبەت دەگرین و دڵی ناشکێنین ڕێزی کارە سادبار دەگرین و دڵی ناشکێنین هەموو ئەوانەی دڵی خەڵک دەشکێنن لە دەرەوەی ماڵ
لە ماڵەوە دڵشکاون، لە ماڵەوە ئازار دراون، لە ماڵەوە ئازاری کەسێکی تریان داوە. لە کۆتاییدا دەڵێم خۆشی کەس مەدزە، خۆشی کەس مەدزە. دز هەرەوە نیەکەوە ماڵی خەڵک دەدزێ، کە دوکانی خەڵک دەبڕێ، کە قفڵی خەڵک دەشکێنێ، هەیە خۆشی دەدزێ. کابرا بەخواعی بینێ ژنێکە لە ماڵ و مێردی خۆیان حیا و حرمەتدار بەڕێزەوە دانیشتووە، ئەچێ بە دوو قسە خۆشی دڵی لێ تێک دەدەیت، دڵتەنگی دەکەیەوە خۆشیەکە لێ دزی، ئەوەش دزە. خۆشی کەس مەدزە، دڵی کەس مەڕەنجێنە. تەمەنمان کورتە و لە ژێر گۆڕ دەخرێین. ئای پەنا بەخوا کە چوینە ژێر گۆڕەوە پێویستیمان بە کەسێکە دوعامان بۆ بکە، نەک پەنا بەخوا دوعامان لێ بکە. هەر یەکێک لە ئێمە کە چوینە ناو قەبرەکەوە دوو کەسەیە، کەسانێک هەن دوعامان بۆ دەکەن. ئەی چەند خۆشە مسلمانان لە ناخی دڵە بڵێ یا ڕەبی خوا لێ خۆش بە، هەر کەس لە خوا لە فڵان کەس خۆش بە، خوا لە گوناهێکت خۆش دەبێ. ئەی پەنا بەخوا ئەوانەی کە دڵی خەڵکیان شکاندووە، کە کابرات دەبیستێ فڵان کەس مردووە، ئۆخەی ڕەبی جەهەنەم جێگای بێ، یا ڕەبی خوایە ئەم شەوی لە هەموو شەوێک ناخۆشتر بێ لەو قەبرەدا. ئێمە پێویستیمان بە کەسانێکە لە دوای مردن دوعای خێرمان بۆ بکەن، نەک پەنا بەخوا بەهۆی ئەوەی لە دنیادا خۆشیەکانمان دزین، ژیانمان لێتاڵکردن، دڵمان شکاندن، دوعای خراپمان لێ بکەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين.